زیاتر لە 3 بەشی تەمەنی لە پیشەی کلیلسازیدا بەسەر بردووە و سەری لە پیشەکەیدا سپی کردووە. وەستاپۆڵا 43 ساڵە کاری کلیلسازی دەکات لە قەزای چەمچەماڵ. وەک خۆی دەڵێ بەشێکی زۆری ماڵانی چەمچەماڵ و شۆفێرانی ئۆتۆمبیل ئیشیان پێکەوتووە تا کێشەی کلیلیان بۆ چارەسەر بکات. و لە ساڵی 1970 پیشەی کلیلسازیشم هەڵبژارد و دەستم کرد بە کلیلسازی. مامۆستا عەدنان خەڵکی دووز بوو، خۆعافی کە عەدنان شاکر ساڵح خەڵکی دووز خوورماتەوە بوو لە ئێران، تازە ئەفاتێک دراوە لە ئێران گەڕایەوە بۆ وێرە نەیوێرا بچێتەوە بۆ دووز لە چەند سۆماڵ گیرسایەوە. ئێتر منی فێری ئەم کلیلسازی کرد و خۆی ڕۆیشتەوە بۆ دووز. ئێستا کوڕەکەی من هەرچیەک بێ بە نیم سەعات بە 20 دقایق بە تەلەفۆن لەگەڵیا بێ لە کەرکووکەوە تەلەفۆنی بۆکە هەرچیەک بێ ڕێنماییەک بۆکە و یارمەتیەدا بە تایبەتی بۆ کلیلی عەقڵ و کلیلی کۆد. جاران کلیل سادە بوو، کلیلی سیارە، بەڵام ئێستا سیارە زۆربەی کۆدا کە تەمەن ئەو فەحمەیەتیایە کە ئەوە نەبێ لەناو هەر سویچێکە ئەو سیارە ئیش ئەو کلیلە نایخاتە کار. جیاواز لە پیشە و کارەکانی تر کە زۆر جار لەگەڵ گۆڕانکاریەکان ئەو پیشانەش گۆڕانکاریان بەسەردا دێت، بەڵام کلیلسازی لەگەڵ هەر دۆخێکدا سەنگی خۆی لەدەست نەداوە. ڕۆژ بە ڕۆژ پیشەکە گرنگتر بووە و قورستر بووە، نەک بڵێ ساکار بووە و یان پشتگوێ خراوە. لەبەروی هەموو ماڵێک پێویستی بە کلیل هەیە و دەرگای خۆی قایم کات و بۆی کە بیپارێزێ ماڵەکەی پارێزراو بێ. بگرە لە ساڵان زیاتر ئێستا زۆر ماشەڵڵا بازاری زیاترە وەک لە جاران کە جاران تۆزێ سادەتر بوو وەک لە ئێستا. ئێستا پیشەی کلیلسازی لە خێزانەکەی وەستاپۆڵادا بووە بە بۆماوایی. جگە لە خۆی 4 کوڕی تری هاوشانی خۆی کاری کلیلسازی دەکەن و دەڵێن پیشەکەیان خۆش دەوێ. کوڕی وەستاپۆڵای کلیلسازم، هەر لە مناڵێ لەنام ئەم پیشەیەین پیشەکەی خۆشمان خۆشێ بەڕاستی. لەبەرەوەی ئیشەکەی ئێمە دایم باوکمەڵێ هەم خێرە هەم کەسابەتەکەشە بەڕاستی. جاوا هەیە 3 شەو 4 شەو هاتوونە بە شوێنمانە، چوونە سیارەمان کردوەوە، سیارە سیشمان بۆ دروست کردەوە بەڕاستی. و لەگەڵ براکانمە هۆزان و محەممەد و بەرزانی برام خەریکین هەر لە مناڵیەوە لە 5-6 ساڵیەوە من لەناوم ئیشەین. کلیل هۆکاری کردنەوە یان پاراستنی بەشێکی گرنگی پێداویستیەکانی ژیانە، ئەگەرچی لە قەبارە و شێوازدا گۆڕانکاری پێوە دەبیندرێت، بەڵام ئەوەی جێگیر و نەگۆڕە ئەو کارەیە کە کلیل لە مێژووی دروستبوونیەوە کردوێتی. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، چەمچەماڵ.